سڵاوتان لێبێ و بەیانیتان باش بێ، هیوادارین ئەمڕۆتان خۆش بێت و پڕخێر و بەرەکەت بێ. خۆشحاڵم لەگەڵ مەتین کەریمخان لە بەیانی 24 لەگەڵتانین کۆمەڵێک بڕگە و بابەتی جوان و سەرنجڕاکێشمان بۆ ئامادە کردوون. مەتین پێشوی بچینە ناو بابەت و تەرتیباتەکان پیرۆزبایی لێ یەکەم. سپاس بۆ کوردستان 24 بۆ ئێمە بۆتە قوتابخانە بۆ ڕۆژنامە نووسان هەمیشە دەرفەتی نوێ ڕەخسێنێ. پێم خۆشە کە باسێکی ئەم ئەزمونە نوێ بکەیت و سڵاوێ لە بینەران بکەیت و گەلک سپاس شاکار هەلبەتە دەستپێکێ سپێدایی هەمی تەماشەوان وەرگرین کوردستان 24 لە هەمی جاکی باش بیتن ئیوا ڕۆژەکە خۆش پر بەرەکەت بۆ هەمیان دەخوازم. هەلبەتە بەریانەها من لە سایت و سوشال میدیا کوردستان 24 کار کردە لێ ئەزمونەکانیە ئینشاءالله بکارین بە هەڤڕا کارێکی باش بکەن. بجا شاکار ئیرۆ لە بەرنامە بەیانی 24 مە دوو تەوەرێن سەرەکە هەنامێ بەحث جێ بکەن. تەوەرێک بەحسی خاونان ئەمێ بکەن شروبەکردنا خاونانکانێ ئەم بچی خاونان دبینن و دگەل چەند پرسیارێندن لە تەوەری دوی بەرنامە ئیرۆ ئەمێ بەحسێ نەخۆشیە شەکرێ و چاوانیان خۆپاراستنێ ژوێ نەخۆشیە و گرتنە بەرا ڕێکارانکەن. هەلبەتە شاکر چەندەهام بابەتێن دژیمە هەنە هەر ئەڤڕا ئەمێ بەحث جێ بکەن. مەتین بە هەواڵ و خەبەری کەش و هەوا دەست پێ. بەس پێشەوەی تو بچێ خەبرێک ئەو قاتەم لێ دیاننا یەکەم جارە لەبەری دەکەن. نانا زۆر تەرتیبە ستایلەکەی خۆشم تقریبن هەر تازە توش جوانی چاوەکە. وادەی کۆتایی هاتنی شەپۆلی بەفر و باران ڕاگەیەندرا. محەممەد کەمال شارەزای کەژناسی بە کوردستان 24 ڕاگەیان ئەمڕۆ سێشەممە 21/1/2025 ئاسمانی هەرێمی کوردستان بەگشتی هەتاو دەبێت و کۆتایی بە شەپۆلی بەفر و باران دێت. باسی لەوەش کرد بەهۆی مانەوەی بارستە هەوا ساردەکە و بارینی بەفرەوە ئەمڕۆ سێشەممە پلەکانی گەرما زیاتر نزم دەبنەوە بە تایبەت لە کاتی شەودا کە پێشبینی دەکرێت چەند پلەیەک بچێتە ژێر سفری سیلیزیەوە. محەممەد کەمال ئەوەشی خستە ڕوو ئەگەری ڕوودانی شەختە و بەستن هەیە تا کۆتایی ئەم هەفتەیە ئەو سەرمایە بەردەوام دەبێت. هەرچی خێرایی باە لە نێوان 13 بۆ 7 کیلۆمەتر لە کاژمێرێکا دەبێت. ئەجا کاکت کاتان لەکەین ئاگادار بن لە شەوانە ئاو مەڕژن چکە جادە و شۆستە و دار و بەردەمی بەستێ و وریای خۆتان بن. شاگەر دەهمان دەم دە پێوێ شوفێژی ئاگاهدار بن چونکە گەلک جارە لەسەر جادان دەبیتە بەس یعنی جەمە دروست بیتن بەلکی تووشی خۆدێنەکەن تووشی بۆرێن هاتون چۆن ئاگاهدار یەک لەحزەیە چەند شەریکەکەن و تەمام هیچ سەمەتێش بامی شوفێران دەخوازن وجا شاکەرم دە هەر لە هەرما کوردستانێ بمینن لەوا بەشێک لە خواردنگە هەملیستان کافتریاندا بەریانەها زمانی کوردی ناوا لیستا خواردناندا نەدەهاتە کارانی لێ پشتی و حکوومەت هەرێما کوردستانی بڕیارێک دەرکرد و ئەو زمان بێتە زیدەکردن نەها دناوا زورینە وان لیستن خواردنانی کافتریا و خواردنگەهادا زمانی کوردیاتە زیدەکردن و بڕیارێژی کو هەمی خواردنگە و کافتریان هەرێما کوردستانی بەگریتن وجا نیان بارزان هەفکارەمە پاکێچێک ئامادە کردی ئەم بە هەڤرا ببینن. گۆڕانکاریەکی بچووکە لەسەر لیستی خواردنەکان بەڵام هەنگاوێکی گەورەیە بۆ پاراستنی کللتور. خوانی خواردن خەڵێک بێ کۆکۆ دەکاتەوە زمانیش بە هەمان شێوە. بوونی زمانی کوردی لەسەر لیستی خواردنەکان یەکێکە لە مەرجەکان و کافتریا و خواردنگەکان ناچار کراون پەیڕۆی بکەن. بڕاژ زۆر چاکە طبعا دەبێت جێبەجێ بکرێتن زۆر گرنگە ئێستا لە هەموو وڵاتێک ئەو وڵاتە چ زمانێک بی شتەکار بە زمانی خۆیان دەنووسێتن. فرەزمانی لە لیستی خواردنەکان نیشانی دەوڵەمەندی کللتور و بوونی گەشتیار و بازرگانە لە ناوچەکە بەڵام ئەمە لە هەندێک شوێن بۆتە هۆی فرامۆشکردنی زمانی کوردی. قوتەی با خەڵکی سووریا و 5 ساڵە لە هەرێمی کوردستان دەژی ئەو بەباشی دەزانێت کە زمانی عەرەبیش گرنگی زۆری پێدراوە بەڵام هاوکات هاوڕە کوردەکانی هانی دەدەن بە زمانی کوردی قسە بکات پێیان وتووە ئێرە کوردستانە مادەم لێرە دەژیت دەبێت گرنگی بە فێربوونی زمانەکەش بدەیت. يعني رحت أكثر من مطاعم بأربيل بالمنيو مالتهم موجود كردي عربي. هەولێر چێشخانەی زۆری لێیە لیستەکانیان بە کوردی و عەرەبی و ئینگلیزی نووسراون. ئەمە وای کردووە کاراسانی بۆ کڕیارەکان بکات کڕیار بە هەر زمانێک قسە بکات لە لیستی خواردنەکاندا هەیە. بە هەر شێ زمانی تێدایە و
بەس زمانی کوردی لە پێش هەر هەموویەدایە و مشتریەکانمان زۆربەی کوردە و خاوەنەکەشی کوردە و هەمومان کارمەندەکانی ئێرەش کوردن هەر بۆ پێ زمانی کوردی لە پێشنجی هەموو تشتەکان بووە. زمانی کوردی لە نێو چێشخانە مۆدێرنەکان لە دەستپێکی لیستی خواردنەکاندایە. حکوومەت هێرمی کوردستانیش دڵنیایی دەدات لەوەی کە نووسینی کوردی لە نێو لیستی خواردنەکانی سەرجەم چێشخانە و کافێکاندا بێت چونکەم زمانە ناسنامەی نەتەوەی کوردە و زمانێکی فەرمیە لە هەرێمی کوردستان. یان بارزان کوردستان 24 هەولێر. ئەنجامەتین باسی تەوەرت کرد باسی تەوەری خەون بینین و ئەوەت کرد ئەمە یەک دنیا پرسیار لە خۆگرێ باوەڕ کە هەر خۆم لاوانەیە 680 پرسیارمە بێ مش بخۆ گەلێک پرسیارێتە چونکە ئەس گەلە خەونە ئەجا بۆ ئەم تەوەرە شێخ ئاریان بەرزنجی شارەزای لێکدانەوەی خەون و ماستەر لە زانستە ئیسلامیەکان لە کوردستان 24 لامان میوانە و گفتوگۆکەین. شێخ ئاریان بەخێر یا شێخ پێمان بڵێ خەون چییە؟ خەون دیاردەیەکی فسیۆلۆژیە سایکۆلۆژیە میتافیزیقیشە. هەندێک لە زانایان تەنهاوا بۆ یاڕۆن کە تەنها دیاردەیەکی فسیۆلۆژی و سایکۆلۆژی بێ بەس نا یعنی خۆی بێتە سەر ڕاستیەکەی دایانی میتافیزیکی شتیە یعنی بۆ نمونە هەندێکشت ڕوو ئەتا کار هەر لە مێشکی خۆشتانیە ڕوو ئەتا شوێنێک ئەبینی کە ئەو شوێنە هەر نەتبینیەوە دوایی بە پراکتیکیش بە فعلیش ئەیبینیت یعنی معنەوەیەوە بەڵگەیەکی زۆر زۆر دیارە زەقە لەسەر کە لایانی میتافیزیقی شتیایە لایانی طبعاً ئەوەی کە کاریگەرێکی دەسەرخە و لایانی نائارانی باری جستەیان دەرونی کاریگەرێکی زۆر ڕاستەخۆی لەسەرخەو هەیە بۆ نمونە کەسەکە باری دەرونی نائارامەیان باری جستەی نائارامە بە دڵنیایی کاریگەرێکی ئەرێنی و نەرێنی ئەکاتە سەر لایانی خەوبینەکە و جۆری خۆبینینەکە هەندێکجار ئەوە لە خەونی گفتوگۆی دەروونە چکە خەوەکان سێ بەشە تام شێختە بەسێ جورن خەونان کە تووشیمە بەسێکی وان جۆرم بکەین چەند جورمە هەنێن خەونان بەڵێ سێ جۆر هەیە جۆری هەرە سەرەکیان کە 165 خەوەکان بەو چەشنان گفتوگۆی دەروونە محادەتەی نەفسی پێڵن بە عەرەبی بە کوردی گفتوگۆی دەروون یعنی ئەو خواستە کراوانەی ناو ناخی مرۆڤە چکم کاتێک مرۆڤ ئەخەوێ هەستی ئەخەوێ نەستی واڵا ئەبێ یعنی عەقڵی باتنی واڵا ئەبێ لەبەرەوە خواستە کراکەوەی ناوناخ وەکو شێوەی خەونیە دەدەرەوە بۆ تۆ حەزەکەی ماشێنێک بکڕی سیارەیە حەزەکەی هاسەرگی حەزەکەی شتێ بکەی پرۆژێ بە شێوەی خەونیەتە ناو ئەی بینیت یا بەشێکی زۆری خەون گفتوگۆی 165 گفتوگۆی دەروونە جا ڕێژەیەکیشی هەیە کە پەیوەندی بە خەونی با بڵین بوچەڵەوە هەیە ئەو خەونی بوچەڵەش چیە بەشی دووەمی خەون خەونێکە کە ئارانی باری دەرونیان چەستەیە و کووتمان بەهۆی ئەوە خەلەرێکی کیمیکی و کارەبایی لە مێشکا دروستەوە دەرئەنجامەکەی دەرهاویشتەکەی وای لێ ڕێژەی ئۆکسنی پێویست ناکە بە خانەکانی مێشک لەبەرەوە خەلەلەکە دروستەکە خەلەکە دروست بوو خەوی ناخۆش و نائارامە بینی ئەوە پێیان خەونی پوچەڵ ئەوە خەونی ئەبخات و ئەحلامی پێیان بە عەرەبی جۆرێکی کەش لە خەون هەیە کە ئەوە بەڕاستی خەوی بەهرەمەندانی پێڵێن بە کوردی بەعی پێیان ڕوئیە ساڵحانە ڕوئیە صادقە ئەوەیە کە پێویستی بە ئەوەی ئینسان بە دوایە بڕوا و بەڕێلێک ناکە بڕوا بزانێت چیە و چینیە ئەو بەشەیانە ئەگینا بەشەکانی تر یعنی دیارە بەس ئەتوانی بزن بۆ نمونە بەشی گفتوگۆی دەروون پزیشکی بواری سایکۆلۆژی سووتی لێ ئەبینێ بۆ دەستنیشانکردنی ئەو کەسە بارودۆخی ئەو کەسە کە چۆن و چۆن نییە و چ گرەیەک لە ناخیا هەیەوانە بەڵام وەکو ورشێکردنەوەی خەون وەکوتمان تەنها گفتوگۆی تەنها خەونی بەهرەمەندانە کە شێکرێتەوە باشە یا شێخ لەسەر چ ئەساسێک شیەکرێتەوە خەوە شیکردنەوەی خەونتان بێگومان ئەمە چۆن بڵین کەرەپورێکیان با بڵین توراتێکی کەڵەکە بووە لە ئیزانانی پێشوو لەبارەی خەون بوون ئەوواتای وایەواتە بەس من ئەمێ ئەوە بڵێم دوو جۆر شیکردنەوەی خەونێ شیکردنەوەی هەڕەمەکی هەیە شیکردنەوەی زانستی شیکردنەوەی هەڕەمەکی بێگومان هیچ بنەمایەکی زانستی نیە بۆ نمونە ئەڵێ چاو ئەو واتای هەیە زار ئەو واتای هەیە رودەوە یعنی واتاکە دەستنیشانەکە بەس لە شیکردنەوەی زانستی شتیوان نییە چکم هیچ خەونێ ڕافەیەکی ڕەهای نییە بۆ نمونە ئیستا تۆ کەسەی بینی مردووە لەداکەوە کەسێک کە بیبینێ بسەن مردووە تۆ ئەبێ ئێمە ڕەچاوی لایانی ڕەگەز و تەمەن و با بڵین باری دۆخی دەرونی ئەوانە هەمووی بکرێ کاتێک کە تۆ خەوەکە شێگەیتەوە شیکردنەوەی خەونی شیکردنەوەی زانستی زۆر زۆر جیازەکە شیکردنەوەی هەڕەمەکی
شیکردنەوەی زانستی ئێمە خۆیان تقریباً 35 ساڵە شیکردنەوەی زانستی خەونەکەن ئێستا ئاسی کوردستان و جیهانیش یعنی کە ڕاپەکان سپاس بخواین 100% دەرەجە نەک 199 لەبەری کە بە دەقیقی ئەکرێ وەڵی تر کاگمەتین هەر شتێکمان هەبوو لەگەڵ شێغاریانە باسیەکەین ئەو جۆری خەونی کە بڵین شیکردنەوە چەند مەرجێکی ئەو کەسە کە ئەبێ هەی بێ کە خەوەکە شێکاتەوە چەند مەرجێکە یەکەمیا بێ شارەزایەکی تەواوی لە لایانی بابڕین فەرمایشتەکانی خوا قورئان و فەرمایشتە ڕاستەکان دروستەکانی پێغەمبەر و خواسە بێ هەبێت ئەوە لەلایەکەوە چون بۆ ئەوە سەرچاوەکەی نادیارە کە خوایە کە غەیبەوە نییە ئەو خەونانش کە بین خەونی بەهرەمەنداڵێم ئەوی سەرچاوەکەی هەر نادیارە کە خوایە لێرە کە تۆ ئەگەر هاتو ئەوە نەزانی ناتوانین ئەویتیان ڕاپەکەی بە تەواوی چکم هەندێک جار هەیە هەر دەق و دەق ڕاپەکەی لە دەقێکی قورئانی وەرەگیرێ هی خەون هەندێک جارە ئەمە ئەو دووهم ئەبێ ئەو کەسە بەگڕانێکی سایکۆلۆژیان بەڕە سایکۆلۆژی هەر هەبێ ئەگەنا ئەستەمە بتوانین خەون تووشی بکاتەوە خەون تعبیرکانی تعبیرکردنی بڵێن شیکردنەوەی زانستی ئەڵێم شیکردنەوە ڕاپەکردنی زانستی ئەبێ ئیلا تۆ بەگڕانێکی سایکۆلۆژیان بەڕە سایکۆلۆژی هەبێ ئەو دوو مەرج مەرجی سێهەمی چکە دەبەت ئەو بەگڕان ئەبێ تۆ بزانی ئەو کەسە کاڵێت تەمەنم ئەوە دێت تەمەنی ئەوەنە چۆن بیرەکاتەوە ئەڵێ مەسەن ڕەگەسم ئەو ڕەکەسە چۆن بیرەکاتەوە ئەڵێ لەو شوێنە ئەژیم ئەو شوێنە چۆن بیرەکەنەوە ئەبێت تۆ هەمووی بزانی دوای ئەوە ئەبێ لە هەر شتێ بزانێ ڕافەکەری خەون بەس ئەو خاڵت باتەکەم ڕافەکەری ڕاستەقینەی خەون با بڵێن ئەوەی کە بە شێوی زانێ ئەبێ لە هەر شتێ بزانێ بۆ نون باسی ئەتۆمی لەگەڵ ڕافەکە شتێکە دەبێ بزانێ ئەگەنا ناتوانێت ڕافەکە چون شتێکت پێ ئەڵێ کە ئەو شتە هەر بەکرد تۆ لی نەزانی چۆن ڕافەیەکە بنیە خاڵێکی تریش هەیە کە لە هەر هەمووی گرنگترە و کۆی هەموویەتی ئەبێ خوای گەورە بەشێکی باتێ بەهرەیەکی باتێ توانایەکی باتێ ئەگینا تو هەموو مەرجەکانی شتیابێ ئەگەر بەهرەیەکی ئیلاهی و توانایەکی ئیلاهی خوای گەورە نەداتێ ئەستەمە بتوانی ڕاوەی درستی خەونەکان بکەی بە ورزی باشە شێخ ئەگەرم بەسێ وەیەکی بکەن گەلێک کەس هەنە دەبێژن ئەمە خەونە هەر نابینن و گەلێکی دیش دەبێژن ئەم گەلە دەبینن یان جیاوازیەکە نابەر بینینە خەونش کەسێک و کەسێکی دیکە بنم نە شەرتە ئەس گەلە خەونە بینم شاکر نەبینیتن بەڵێ نە ئەزانی چۆن خۆی پەیوەندی بە کووتمان بە چەند هۆکارەوە هەیە هەندێک لەوانە هەیە خانەکانی مێشکی با بڵین ئەو خانانێک کە پەیوەندی بە بیرکردنەوە بە خەیاڵ و بە ئەوەیە کارایە زۆر کارایە ئەوە زۆر خەو نەبینێ خەیاڵی کەسێکە زیاتر یعنی بیری وردە مێشکی وردە بیرە کاتەوە ئەوە زیاتر خەون بینێ هیواش هەیە مەسەن بڵێن کەسێکی زۆر عەمەلیە زۆر با بڵێن عەرەبی عەمەلی پێ یعنی کەسێکی هەر دەبواری کارە یعنی جەنجاڵە بە کاری خۆیەوە هزری بەم لاولا زۆر ناڕوە ئەوە کەمتر خەوە بینێت هەیە لایانی عاتفی و سۆز و هەستی زیاتر خەوە بینێت هەی لە کەسێک بۆ کەسێک ئەگۆڕێ لە تەمەنێ بۆ تەمەنێ ئەگۆڕێ لە ڕەگەزێ بۆ ڕەگەزی ئەگۆڕێ هەمووی یەک نییە بەس بڵێ کەس خەو نابینی سیوالم من هەرگیز خەوم نەدی شتی وانە بێگومان خەوەکە ئەبینێ بەس لە قۆناغی یەکەم و دووهەمە ئەیبینێ یەکەم و دووهەم و سێم خەویش ببینی لە یاد نامێنێ بەس نابێنەی بینی چکو نەیبینی ئەوە تەنفیسێکە بۆ چۆن بڵێ بۆ عەقڵی پاکم تەنفیسێکە بۆ نەست ئەو خواستەکە بکەران ئەگەر هاتو نەیبینی ئەو تەنفیسە دروست نابێ ئینسان لە کەپکراوێک و لە ناڕەحەتێکی زۆرە ئەمێنێ لە نائارامێکی دەرونی ئەمێنێ هەر ئەیبینی بەس چۆن ئەیبینی تۆ بەبیرت نایەتەوە لە قۆناغی یەکەم خۆی پێنج قۆناغی یەکەم و دووهەم و سێم بیشی بینی ببینێ بەس قۆناغی چوارهەم بۆ پێنجەم لەو قۆناغای کە پێوتێ قۆناغی چوڵەی چاوی خێرا مەرحەت حەلگانسەیە یان قۆناغی خەوبینی پێ ئەڵێن مەرحەلەت النەوم الحالم پێوترێ لەو قۆناغا کە تۆ خەوە بینی ئەستەمەکەوا تۆ لەبیرت نەمێنێت لەبیر دەمێنێت ئیلا لەبیر دەمێنێت ئەگەر خەونەکە خەونی کەوتمان بەهرەمەندان بەس هەندێک خەونی پوچەڵ هەیە لەم لاپارچێ لەو لاپارچێ ئەوە هیچ نییە شتێک نییە کە تۆ ئەس باخیش پێبێ باش یاشێ من خۆم بۆ خۆم حاڵەتێکم هەیە جا هەر بەڕاستی نازانم چییە و نەشگەشتومەتە نەتیجە لەگەڵ یان لەسەر خەون بینین من کە خەو نەبینم بۆ نمونە خەونێکی ناڕەحەتە یان شتێکە بێزارتەکە شەڕێکە پەلاماردانێکی شێرە پڵەنگە بەربوونەوەیکی لە بەرزایی ئەزانم کە خەوە یعنی لە خەوەکەمە ئەزانم کە ئەوە خەوە بەلام و ئاساییە هیچ ناڕەحەت نابم ئەڵێم خەوە قەی ناگەم مشکیلە نییە یان حاڵەتێکی ترمێ ئەتوانم لە خەوی ناڕەحەتە خۆم خەبەر بکەمەوە کە لە خەونەکەمە چاوە نوقێنم لە کاتی ئاساییە خەبەر مەبێتەوە باشەوە چییە؟ ئەوە هەیە و توانایی هەیە بەس کە خەبەر مەبێتەوە زۆر وێرانم یعنی بەجددی هیلاکم شەکەتە گیانم ڕاستە ئەو جۆرە کە هەندێک کەس ئەو جۆرە توانایی هەیە سەمیج ئەو کاتەمە کاتێکە لە خەوە مەسەن شوێنێکی زۆر بەرسمە چۆن پێ بخۆم خۆی خەوە
ئیتر چاوەکەمۆتی باشە چیەوە ئەوە چییە؟ ئەوە هەندێکت ئەو توانای هەیە خۆی ئەوە پەیوەندی بە زیرەکیەوە هەیە خۆ کاری خۆچی پیشی خۆچیە پێشکە لەم پیشیانی پێچگە لەم پیشەیە وەڵا هەرم پیشەیە نانە ئەزانی چێتۆ کاری هیزری و کردووە کاری بیرکردنەوەت کردووە ئەتر کاری بیرکردنەوەکە چیە نازان بەس ینی مهم هزرت بەکارهێناوە زۆر کە هزر زۆر بەکارهێنا هزر کارا ئەبێ پێ ئەبێ وەرشتێکی هزریە ئەو کەسێک وەرژی هیزری بکە ئەو توانای زیاتر بچکن کۆنتترۆلی نستێکا زیاتر لە کاتی خەوە لە کاتەوە هەندێک کێشی پێێتە خەونی شەفا هەندێک لە زانساوش بێت کە خەونی شەفافی پێ یان خەونی با بڵین خەون لە ناو خەونا تام شێخ ئەگەرم بەسی کابوس خەونێ بکەن چ جیاوازێت بنە کەسێک کابوسێکی بینە کەسێکی خەونێژ بدبینە گوتمە بەس کورتی شروعەکەەوەی جیاواز کابوسی خەون نەزانی چۆنە تەمان لێرەیە کەسێک کە ئارامێکی دەرونی سەختی هەبوو یان جاری وایە بڵین دەستە سڕ بۆ یان خوێن بۆ هەندێک دەمار ناڕوە ئەوەش بە شێکی خوایەکە یعنی جۆرە خەوێکت بۆ دروست دەکاتەوە تۆ ناچار بێ هەستیتەوە ئەوە چکم خۆی ئەساسن کە هەر خەلەرێک کەوتن کۆ ئەندامی دەمار یان کەوتە ناو جەستەوە هەندێک خەل سڕبوون شادۆست بوو ڕێژەی ئۆکسجینەکە بەتای حرەکەت ناکە خوێنەکە حرەکەت ناکە خوێن حرەکەت نیە ئۆکسجین باتناڕە بۆ مێشک کە ئۆکسجین باتنەوەی بۆ مێشکرد تۆ خەوی ناخۆشە بینی بۆ منە ساتە ناخۆشەکانی ژیانت دێتەوە پێش چاو یان شتێکی ترسناکێتە پێش چاوت بۆی هەستی یانی ئەوەش بەخشێکی خوایەکەوە ئەکا کە تۆ هەستی بۆی کە بابن ئەو سڕبوونە نەمێنیان ئەو جوڵەیە بکێتنە ئەو دەمارانە باشە یاشێخ ئەتوانین بڵێن خەون بینین جۆری سێمیان کە باست کرد پەیامێکی ئیلاهی بێ بیەوێ شتێک بە تۆ بگەێنێ بە نمونە کەسێک نوێژەکات ساڵ 12 مانگ بەڵام سێرەکەی لێ بێتەوە لە نوێژکردن ینی وازی لێنیان بۆ نمونە دەسەیاتە کۆمەڵشتی خراپ کە پێشتر نەیبووە ینی سێرەکەی خەو نەبینێ با بڵین لەسەر بەرماڵە یان ئەگری یان دڵی تەنگە ینی لە چه حاڵەتێکە ئەو پەیامانەیەت تەمان بێمان خەونی بەهرەمەندان بۆش پێن بەهرەمەندان یعنی خەونێکە کە سوود بە کەسەکە ئەگەێنی جاری وا هەیە ڕایەت لەکەێنێ لە هەڵەیەک لە هەڵەیەکی گەورە خەریکە بکە خی گەورە گریپەکە دەڕی خەونەکەەوە تر دوای ئەوەش با بڵین هەندێک خەون هەیە وەکووتمان ئەو خەونەی کە بە دوایە بڕی بۆ ڕاپەکەی ئیلا خەونی بەهرەمەندانە خەونەکانی تر ئەو سوودەی نییە ئەو کەڵکەی نییە بەس چۆنێتی زانینی کە ئایا خەونی بەهرەمەندانە خەونی گفتوگۆی دۆ ئەوەش خاڵێکە کە پێویستە ئینسان بزانێت بێگومان کەسی سادە کەم وایە کە بزانێ ئەوە چ بەشێکە کەم وایە بەس کەسێک کە بابنستە لەو بوارم 35 ساڵ بوارە بە پراکتیکی کارەکەین معنی زۆر چێن ناو قوڵایی بابەتەکەەوە ئەوەکە باسکە یەکسەرە زانین یەکسەران کە ئەو خەونە خەونی بەهرەمەندانە یان خەونی گفتوگۆی دەروونە یان خەونی پوچەڵە باش شێخ ئەگەر ئەس بکورتی بێژم ئیمانێ کاریگەری لەسەر خەون بینی نەهەیە بنم نە کەسێک عیبادەتە خودی باوەکی گەلک باش دەکاتن نەوێژ ڕوو ئەوێت تاعاتت خۆت کەتن و کەسێک ژی گوبوونە ئیمانە بوونە گەلک بەهێز نییە ئەوە چەندێت تەسیرە خۆ هەیە بالتأكيد شلون تأثيرين طبعا بڕواهێنان نەک هەر تەنها بەخوای گەورەش یعنی هەندێک بڕای بە غەیری خوش هەیە مثلا هەیە بڕای بە شتێکە ئەپەرستی غەیری خوایە یعنی لە هیندستانان بەس هەموو بڕواکان طبعا ڕەنگدانەوە چکم لایانی سایکۆلۆژی ڕۆڵێکی سەرەکی بینە لە بابەتی خەونە لایانی سایکۆلۆژی و نەفسیەت ڕۆڵێکی سەرەکی بینە لە خەونە یعنی بۆ نمونە ئیسێتەوە خەونێک فیلمێکە بینی فیلمەکە ترسناکە بۆ شەوەکەی خەوێکی ترسناکە بینی جانی ئەوە یان مثلا تۆ خۆت لە شتێک بابەتێکی دەستنیشانکرا ئەترسی لە خەوابین ئەو شتە ڕووی داوە لەبەرەوە خەون بەکومان ڕەنگدانەوە هەیە باری بڕوای کەسەکە بۆ یان کاتێک کە کەسێک لێمان ئەپرسێ خەونێک ئەڵێخ ئەو خەونە چۆنە یەکەم تەمەنەکەی وەرەگرین دووهەم ناوەکەی وەرەگرین چ ناوی ڕەنگدانەوەی زۆرە ئەو دووشتە ئەتر کاتێک کە گفتوکەکە ئەکاو باسی خەونەکەی خۆیەکە ئێمە لە رینەوەی دەنگەکە شیشەکەینەوە بیشەکە ئەو هایە خۆ ناوی بەگرانی سایکۆلۆژیەکە دوای ئەو شارەی کە لێ ئەشی ئەو پیشەیە کە ئەوانە هەمووی ڕەنگدانەوەی بۆ خەونەکە باش یا شێخ ئەچمە سەر کۆمەڵێ نمونە من پێتەڵێم تۆ بە چەند کەلیمەیەکی کورت جوابم بەرەوە باشە بۆ نمونە هەوری ڕەش چییە لە خەوە هەوری ڕەش لە هەموو جارێکانەوە کوتم پێ شیکردنەوەی زانستی خەون واتاکان تیا ڕەها نییە بۆ منداڵێک بیبینێ جیازەڵکە گەورەی بیبینێ ڕگەزی مێر بیبینێ ینی ناتوانانی بە شێوەیەکی ڕەهانیە خە بۆی ئێمەڵین چەند جار بە منیان تۆ یعنی بۆچی تۆ خەونامە نانووسێن خەونامە نانووسێتەوە هەڵەیە علمی نییە زانستی نییە چکم لە کەسێک بۆ کەسێک ئەگۆڕێ یعنی بۆ نمونە کەسێک
با بڵین کچ و کاڵی کردو خواخوایەتیکەوە باران بێ ئەو خەونەڕۆژەی بینێتەوە هەوڕەش ئەرەوە کرد بارانە بارێ یعنی بۆ هەموو کەسێک جیاواز بۆ هەموو کەسێک جیاوازە یاسە بە شێوەیەکی گشتی بۆ نمونە مردن لە خەوا چییە زۆر جیاوازە بزن بۆن مردن لە خەوا هەندێک جار هەیە گەڕانەوەی بۆ لای خوا نزیک بوونەوەی ئینابە إلى الله ورجوع إلى الله ئەی بۆ بڵێن تەمەندرێژی هەندێک جار تەمەندرێژیە هەندێک جار تەمەندرێژیە هەندێک جار پەشیمانبوونی لە بڕیارێکە تاوتە هەندێک جار زەواجە هەندێک جار تەلاقە نامە بێت ئەگۆڕەیە ئێستا جنابەت خەونێک بە من بڵێ کەسی کە پێم بڵێ ئەستەمە هەردوو یەک ڕابە بدەن یعنی سەحەتەکەی مەشقی یعنی ئەوەی کەن تاقیکەنەوە مستحیلە بۆ دوو کەس عینی ڕابە بڵێن چکو ناکرێ باشە مەتین خەونێکی خۆت لە خەیاڵانێ بۆی بژێڕۆ بزانین بۆ پرسەرەکە وەشتن میکرێ داویشدا ئەوکەین دەستپێک ئەو سەر ساڵهایەوە ئەزگەلە دەبینم پرچامە درێژ بیت معناوی چ دەگەینیت پرستێژ بوون پرستێژ من طبعا ئەوەش بۆ نسبەت کەسێکە خۆی ئەساسن پرسی درێژ بۆیان درێژ بۆ کورت دەبێتەوە درێژ ئەو بۆ بنێت پیاوە هەندێک جار خەمۆکیە خەمۆکیێت پرست بووین درێژ بەس مێس ئافرەتەوە ڕێز و خۆشەویستیە بەنسبەت ئافرەتەوە ڕێز و خۆشەویستی لای کەسانی تر بەس بەنسبەت پیاوە هەندێک خەمۆکیە دایی بەنسبەت سەری شەویستە مەسەن سەری جەنابەت ئەگەر تۆ هاوسەرت هەیە هاوسەرت هەیە ناوەڵە جارێن ئەگەر سەر هەبێ سەری تۆ ڕنگدانەوەی هاوسەرەکەیە مثل بۆ نمونە هەندێک کەس هەیە بڵێن سەری ئەوەی تیابێ ڕشکی تیابێ لە خەوا شتەکانیە یان شتێکە ئەوە هاوسەرەکەی نائارامێکی هەیە بی لە شتێ کاتەوە مێشکی جەنجاڵە هاوسەرەکەی خۆی نە خۆی لە سەری خۆیەتی بە سەری ئەو سەری ئەوە سەری ئەوی سەری ئەوە بابەتەکە نەختی هاڵۆزە داعش ئەوەی کە ئینسان بترسێنێ زیاتر لە خەوا قەڵەی دانە ئەفو ئەو دانە طبعا ئێمە زۆر چۆنێتەوە بابەتەکەەوە کەس بۆ چەشنە نەچۆتە ناوی دان ئەگەر هاتوو بەشی سەرەوەی بێ ئەوە خزمە پیاوەکانە بەشی خوارەوەی بێ خزمە ئافرەتەکانە دانەکە بکوێتە ناودەم ئەوە چۆن بڵێن عادزێک ڕوو ئەتا لە بەنی خۆت و ئەو کەسەیە ئەکە سەرەوە بێ پیاوە خوارەوە پێ ئافرەتە ڕوو ئەدای نائارە ئەگەر بکوێت ناودەمتەوە بەڵام ئەگەر هاتوو کەوتە دەستت ئەوە ڕزقێکە بۆ تێ لەو کەسەوە کەوتە کۆشت بنداڵە کەوتە سەر زەویەکە ئینجا دابڕانە دەی شەڵاکەوێتە دەستمانە ئەوەی یەکێکەیە لە کۆنتترۆل خەونێکی بینیوە ئەڵێ لەگەڵ مەجموعە برادەرما بوو چوومەتە دەرەوە زۆر دڵمان خۆش بوو پێکەنیون و ئەوانە من تۆز لە دوا کەوتم لە دوایانەوە ڕۆشتم ئەڵێ کابراەگە تۆ ڕێک ئەوە ملی گرتوم خەریبە بمخینچێنێ ئەڵێ ئەو خەوە چییە؟ ئەو خەوە پەیوەندی بۆیە ئەڵە لی پرسیوم پێ دوایە بۆ کوێ ڕۆی ینی ئەوە چییە؟ ئەو بەڵێزە تەمەنی وڵات تەمەنی 25 ساڵێکە ناوەکی ناپانی بڵێ ها کورە بێتەڵم کێشە نییە نینە نایڵێم بەخواڵە نەیڵی ئازانی چۆنەخۆی ئەوە تەوان ئەو برادەرە لە ناو ناخی خۆیان لە نستی خۆیان ترسی دواکەوتنی هەیە لە هاو کارەکانیان یەتەسێ مەسەن بڵین کەمتر پێش بکەوێ ئەوان زووتر پێش یاتر پێش بکەون لە بواری کارکردنە ئەم کەمتر پێش بکەوێ یعنی تەخیرتر بێ یان مافی بخورێ شتێک لەو شتانە شتێکی وایە لە عەقڵی باتنیە شتێکی وایە تر دەگەر بڵێ وایەن وانەوە کەیفی خۆیەتی تام شەخ پرسیارەکە دەنگ گەلێک بەسێ دەمێ خەونێتکەن کانی کاتی خەونێ هەندێک دەبێژن ناچرکەن هەندێک دەبێژن دەقای هەندێک دەبێژن ساعەتن چ وەختە دیاریگیری بۆ خەونێ هەنا ناکاتە خولەک ناکاتە خولەک مچکۆدای بۆ ئەو پرۆسەیە ئەگەر هاتوو بگاتە خولەک مرۆڤەکە بەرگە ناگرێ مرۆڤەکە بەرگە ناکرێ بەستر هەیە لە بینی چرکە بۆ چرکە خەو بخۆنێ بۆ نمە کەسێک هەڵەسێ لە بەیانی هەتا لە شۆ هەتا بەیانی لەگەڵ فان کەسا بووم خۆی هەر ناکاتە خولەکێک هەمی کی من ناکاتە خولەک بەس ئەو کەسە ئەوەندەی کە هەستی کردووە ئەوەندەیە یعنی ئەوەندەی کە هەستی پێ کردووە ئەوەندەیە چکم چۆن بڵین یاساکانی ئێمە کە ئەژین لەگەڵ یاسای خەوا جیاوازە ئەگۆڕێ زۆر شت ئەگۆڕێ یعنی بۆ نمونە تۆ بەسەر دیوارە سەرەکەوی ئەڕۆی بۆ ئەفرید خۆفرین کێ ئەفرێوە نیە بەس سیستەمی خەون جیاوازە ئێستا فرینیش واتای زۆرە بۆ نمونە کاتێک کە تۆ ئەگەر هاتوو بە شێوەیەکی ڕاست بفری بۆ سەرەوە بەرزبوونەوەی پلۆپایەت لە ڕووی دارایی بێ لە ڕووی کۆمەڵایەتی بە ڕووی زانستی بۆ سەرەوە بەس ئەگەر هاتوو بە شێوەیەکی ئاسایی بێ ئەوە گۆڕانکارێکە کە لە ژیان تا ڕۆاتە بزانە هاوسەرگیریە بزانە خانووکردنە بزانە گۆڕانکارێکە کە لە ژیانەوە باش یا شێخە ئەماکەمە کۆتا پرسیار هەنێکەیە باسی ئەوە کاڵی فلیمی جیمز بۆندە یانی تا بەیانی هەڵەسێ شەشحەونەوە خەوە بینێ ئەوە چییە ئەوە چه حاڵەتێ ئەوە کاتێکە خەو زۆر درێژ بواتای ڕاوە ناکرێ پەیوەندی بە ئەوەیە چۆن بڵێن هەناسەتانی نەستێتی هەرەوەندەیە هەندێشت لەناو مێشکیا کۆبۆتەوە و
بە شێوەی خەون ئەیبینێ ڕابە ناکرێت ئەوانەی چەند شتێکی بەسیتی ڕابە بکریان ڕابە ناکرێت خەون کە درێژ بوو زۆر باس کرد وا بوو دوای وا بوو دوای وا بە تەفسیر زۆر ڕۆی وەزعگە تێگەی نا یعنی هی تەفسیر نییە هی تعبیر نییە تمام شەکر چەندە شاکر گوت ئەخیر پرسیار بەسمش پرسیارێکی ئەمای جیهانا مردیان دیگەل جیهان ئەوێن کەسێک و زیندی جیاواز و خوازانی خەون وان هەردوو جیهانە پێی بەدبەسیت یعنی پێک دەبەستێتەوە بەڵێ زۆر جار ئەوە پرسیارێکی زۆر گرنگە زۆر جار هەیە کەسەکە مردووە یەتە خەوی ئەڵێ نەمردوم زۆر جاشتی وایە بێت تەمان ئەو نەمردنە ئەوە نییە کە کەسەکە نەمرد بێت بەس ئەو کەسە با بڵین ڕۆحەکەیەتی کە کۆنتاکت لەوەغا تەمەنای خۆیەتی کە ئەو نەمرد کە سوکایی مردوەکە تەمەنا ئەکا کە ئەو نەمرد بێ ئەڵێ ئەوڵە من نەمردومە ئەو قسەی پیاکە ئەو حەزی لەیە ئەوە جاری واش هەیە با بڵین ئەوە ئەگە بەمابادە سەر بابەتێکی باڕاشی کۆش قوڵی قەدەی مردنە چکم ئەجەلی معلق و تابێت و هەندێک ئیشەکە قوڵە بێتەوە بە ئەوە زۆر بە کاتێکی نەکەن بەس یعنی هەندێک حالەت هەیە ڕۆحەکە زۆر کۆنتاکت لەگەڵ زیندۆکانەکە مردوەکە ئەوە بابەتێکە باس شێغاریان زۆر بەخێر بی یەک دڵیان چێژمان بینی لە گفتوگۆ لەگەڵ جەنابتە دووبارە بەخێر بۆ یەکەم جار لە ناوچەی هەورامانی ڕۆژهەڵاتی کوردستان دوو ئافرەتی لاو قاوەخانەیشان دامەزراندووە و کاری تێدا دەکەن ئەوان بەشێک لەم قاوەخانەیەیان تەرخان کردووە بە دانانی کتێب و هەوڵ دەدەن کۆڕ و کۆبوونەوەی ئەدەبی و ڕۆشنبیریش هەر لەم شوێنە بەڕێوە ببەن خۆیان دەڵێن لە دەستپێکی کارەکەیاندا نیگەران بوون کۆمەڵگا پێشوازی و پشتیوانی لە کارەکەیان نەکات بەڵام بە پشگیری بنەماڵەکەیان ئەو کارەیان دەست پێ کردو و لەلایەن هاوڵاتیانیشەوە پێشوازی و پشتیوانیشی بەرچاویان لێکراوە ناویم سارا بێحبەرگەن 30 ساڵی من 6 ساڵین کە کافەمانیانە لە چنیک نەچێ ڕەفیقیان بنامی لەیلا نۆروزیە 6 ساڵی چێوەڵی کە 24 ساڵم بەوە کافەمانیارە شرایط فرە فەرق کرد قسە ئەلانی نەوێ فرەوە شرایطەیە کە ئەلان فرە ڕاحەت مهەیان پێی فرە کەسی کە بێ واردوو بازارە کاری بۆ ئەمە ڕاحەت نەوێ کۆڵێک ئسترس و بە کۆڵێک ئەحساسی نائەمنیوە بە هەزاران چالش و خۆمان شروعمان کرد ئەلبەتە بە حمایەتی لە خانەوادەیش دانیشتین خۆمان دەست بەکار بووین و ئیدەی کافەکتاو یعنی بۆ ئەوەڵین بار لە ئەورامانە تا شتێک کە هەم واقعەن جێگەیەک بۆ دانیشتنی جوانەکان یعنی سرفەن شتێک نەوێت کە بێن مەسەن لە پشتی مێزێکا دانیشن قەهوەیە بخۆن و بڕۆن سرفەن ئەو معنایە نەوێ بۆ جوانەکان بین دانیشن ساعت هابەیەک و دیالۆگیان بێ گفتوگو بکەن وە قسە بکەن تەسمیمان گرت کە بە ئەو هەدەفە و ئەم کارە ڕێبخەین ئەوەڵەکان و فرە دەغدەغە مابێ بەحس و کتێبی بینە کە کافە کتێو مابوو و یاگێکە تاوە کەسانە دەبیانە قسەی کەرانە ڕاجوو کتێوەکان ئەگە کتێوێ هەن ڕوونەمایی کللوجی کتێوەکە کتێوانێتتر بەحسا سەرکلیەوە حتا مدەتە ئێمە کتێوە لە شی ماوێ کافەنا استقبال خاز بێ لە ئەوڵۆ کولەن کافەکتاوی مێخە یعنی کافەیەکە تا ساعتی 11 و 11 شەو باز بێ و دوودانە خانم مدیریەتی بکەن بۆ تەواوی مردم شتێ عجیب بوو یعنی کولەن پڕۆ لە علامەت سوال خۆ چۆنەوێت چی ئەکەن چۆن ئەتوانن هەندڵی کەن چون واقعەن مەسئولیەتێک فرەسەنگین بوو کە کارێک ئەوەڵین ڕا وەختی لە هەر شارێکە ئەنجامیەدەی مەسئولیەتێک فرەسەنگینە بۆ هەرچی کەسە ئێمەش کولەن بە کۆڵی چالیش و شروعمان کرد شروعی وابوو کە نمایشگای کتێومان تێ هاورد یعنی مەسەڵەن بە سوورەتی ساڵانەیەمێکی 2 ساڵ نمایشگای کتێومان هاورد بعد بۆ ئەوە کە لە ئاساری دەستی ژنان هێمە حمایەت کەین نمایشگایەکمان دانیا کە حمای لە ئاساری دەستی ژنان وێ گورۆلی موسیقیمان هاودە ناو کافێ
چما ساڵێنە کە لە کافێنە کارم کردن نزیک بە دەدانەمەدەکە زەمینە و کافەداری و باریستایانم گرتێنم هەر حەزیشمە ئەپی بۆنەوە بۆی چونکە شارانێ دوایە کە فرە دوورێ بیانێ بخاترێنەیە کە زەمینە و قەهوێنە چێوێ یاڵگەیونە حتا شماڵ و پشوەری تارانەوە یاگانی تێری دوایان همه بعد 6 سال الان بو گشت کسی ثابت شده یعنی کسی که نیه لپاوی من ناسه لجوان روی من ناسه حتی لروان سر لسلاز همه ثابت بوین ده هر زمینیه که و او باعث خوشحالیه بو همه که همه توانی معنی که حتی او جسارت بدن بقیه خان مکان که اريد ودانه خانم وقت توانیانه کاری که سخت و جدید و عنوانی کافه کتابی بتوانه 6 سال مدیریت کن پس اوانش اتوانن کاری جدیدتر بتوانن مدیریت کن بله شکر ام بچن امریکای لوری شر تورن جواکیه تورن کمالایتی دناو برا اینستاگرام و تیک توک ده لدی امریکای دوباره تیک توک هات کارا کرن و اینستاگرامش ده گران کاریه کتن دونالد ترامپ سرکینی امریکای نهلا کو تورا کمالاتیا اینستاگرامه مفایج قداغکنا تیک توکی ور بگریتن و برای راگرتنا و پلاتفورمه پاش خست و نها تیک توک لامریکای کاره آدم موسیری رهبر جبهه کار یه تورا کمالاتیا اینستاگرام را گهاند نها بکاره نرین اینستاگرام دکارن ریلین هیا کو سه خلکان بالا بکن آن کو دمی ریلان برآورد به پیشتر کو دقیق و نیو ممکن است دقیق یعنی دو هنده زیده کردن پاشان اینستاگرام کو نها سر به کمپانیا متا و آلی مارک زوکربرگ خوانداریا و تذکرم ابریاره چند مجموعه رقم تنه پیشی قدر کردن تیک توک با که کاتی لامریکای درخست بجاب اوی پلاتفورم دویست یعنی وصل خاص کو جه تیک توک بگریتن لی ترامپی پلانا خودین اینستاگرام نهلا و تک داشت جبر کوی که کو تیک توک برای آنها یعنی رید دا بکاری نران هیا کو هش خلا کانجی ریلان بالا بکن بجا اینستاگرام دیام نفسه بکتن لی ترامپی پلانوان تک دام اوی دمکی دا کو اکشنبیا بوری تورا کمالاتیا تیک توک جبو هیا ما چند دمجمه رکان ل امریکا باور که گشتیات دار خستن کو 170 میلیون کار هنر ولاتی هنه اداره بایدن سرکی بر امریکای تیک توک حکومت استیجبو سر آسایش ولاتی لقلم داو ئەزای مەتین ئەو دۆناڵد ترامپ و بابڵین ئەو ئەمریکا و بڕیارەیان ئەڵێ هین کردووە لەبەرەوەیەوە لایڤی ئەمانەی خۆمانیان بینیوە لە داخەوتیانە بەخوا برامە سەر لێ شێواویە لێ ترامپی باوەکی فەرمی نەگوت یعنی تەواو ناتە داخستن گوت موقەتەن ئەن باوەکی کاتی دێ بڕیارە داخستنەوە هێتا پاش خستن لە پاشان دەبیتن بێتە قەدەقیقم باوەکێک یعنی تەسەوڕەکەی لەم ڕۆژانەیە دیسانەوە کارا بکرێتەوە کارا کراوە بیشەف دەگوتۆرە خۆیان دەستپێکە دەگوت ئەم دگەل ڕایدارێن چینە چونکە بخۆت زانانی تیک توک سەر کۆمپانیاکە چینە گوت ئەم دەوی بەحسی گەلوان بکەین لە ئەپستۆریشان نەمابوو مەتین من تا ئەم بەیانیەش چێکم کردەوە هەر نەمابوو لە ئەپستۆرە نها هەیە نها کارەیە بەریان نها نامێک ئەخرەوانی کە ئەپڵ ئایدیەکەیان ئەمریکیە مەبەسم ئەوەیە تەواوە قسەکەم جوانم وریایی جوان و دەرەجەیەک دەگەست مەتین ئاچینە لای بابەتێکی تر ئەویش بابەتی قارچکو ئەو شتانەیە گەشتی زانستی و گەشتی ئاسایی بەجیا هەستێکی خۆش بە مرۆڤەگەیەنێت ئەگەر هەردووکیشیان پێکەوە بن بێگومان نایابترە بێ لە پارێزگای ئەنتاڵیای تورکیا 20 گەنجی سەرکێش بە دوای جۆرەکانی قارچکەون لە دارستانەکان دەگەڕێن بۆ ئەوەی بیاندۆزنەوە هەر ئەوەندە نییە پسپۆڕێکیشیان لەگەڵدایە بۆ ئەوەی زانیاری ورد لەبارەی جۆر و ئەگەری ژەهراوی بوون و نەبوونیان وەربگرن پێشبینی دەکرێت زیاتر لە 1,500,000 جۆری جیاوازی قارچەگە بێ لەناو ئەو ژمارەیە 69,000 جۆر پێناسە کراون شێوە و ڕەنگە جیاوازەکانیان بوونەتە جێگەی سەرنجی خەڵک و سروش دۆستان چاوەکانیان لەسەر زەویە و هیوا خوازن بیان دۆزنەوە دۆزیانەوە 20 گەنجی سەرکێش کە خولیایان لە دۆزینەوەی قارچکی جۆری جیاوازە لە شارۆچکەی دۆشەمە ئاڵتە بە دوای قارچکەون تەنیاژ نین پسپۆرێکی قارچکیشیان لەگەڵە و زانیاریان پێدەدات
Türkiye genelinde mantar anlamında herkesi کار دەکەین بۆی خەڵک زانیاری هەبێت لەبارەی قارچک و جۆرەکانیەوە لە هەرێمی جیاواز و دارستانەکان بە دوای قارچکەوەین لە نزیکەوە چاودێریان دەکەین و هەوڵ دەدەین بزانین چ جۆرێکن و تایبەتمەندەکانیان چین لە ڕاستیدا هەوڵ دەدەین خەڵک فێر بکەین چ جۆرە قارچکێک هی ئەوەیە کۆی بکەیتەوە بیخۆیت یان خۆتی لێ دوورکەیت و بزانیت ژەهراویە hangi mantarlar yenir, hangi mantarlar zehirli. ئەمەر ئونگۆر دامەزرێنەری ئەکادمیای فەنگای تورکی واتە قارچکی تورکایە و کۆمەڵێک چالاکی دەکات بۆ ئەوەی ئاشنای جۆرەکانی دیکەی قارچک بن. Çam ormanındayız aynı zamanda. Yaklaşık 20 لە دارستانی دارسنۆبەرین قارچکەکان کۆ دەکەینەوە دواتر لەسەر مێزێکدایان دەنین و دواتر زانیاری دەدەین ئاخۆ ژەهراوین یان نا لەگەڵ ئەوەش قارچکی ئەو ناوچەیە دەناسێنین و بۆ خەڵکی ڕوون دەکەینەوە کە چ جۆرێکن ژمارەیەکی زۆر قارچکی ژەهراوی هەن بە شێوەیەکی گشتی هەموو جۆرە زانیاریەکان پێدەدەین. etkinliğimiz bu şekilde devam edecek. چاڵەچەکە لەگەڵ ئەوەی وەک گەشتی زانستی وایە ساتێکی خۆشیشە بۆ بەشداربووان و وەک چاڵاچێکی کۆمەڵایەتی وایە وەک عومەر ئۆنگور دەڵێت بە بەردێک دوو کێشکە دەکوژن هەم کاتێکی خۆش بەسەر دەبن هەمیش فێری جۆرەکانی قارچک دەبن و دەزانن کامەیان بۆ خواردن شیاون یان ژەهراوین و دەبێت خۆیان لێی بە دوور بگرن. بەڵێ شاکر ئەمە چنە سەر تەوەرە دوێخوا تایبەتە بن نەخۆشیان شاکرێ بێجا جۆرێ نوێ سادەمین و مرۆڤ تووشی نەخۆشە شەکرێت بە و هەلبەتە ژمارەکە پسەرە دنجی بەهەنە لە ستودیۆ مەمێ ڤانداریە دکتۆر علی بەرزنجی پسپۆری نەخۆشیان دولو هەناوا کردیا دکتۆر زۆر گەلێک بخیراتی دکتۆر بجە شاکر ئەبرو هەردوو میوانێ مە هەر بەرزنجی بوون بەرزنجیا کوردستان کۆنتڕۆل کردی دکتۆر ئەگەرم دەستپێکی ژوێ پسەرە دەست پێ بکەن نەخۆشیە شەکر نها گەلێک بەربەڵا بەل جیهانی هەمیە ئەگەر بەس جوورێ نوێ بکەن چەند جوورێ نەخۆشیان شەکرێ مانە بەڵێ زۆر سپاس بەیانیتانش باش ڕاستی نەخۆش شەکرە نەخۆشیێکی زۆر باوە لەناو هەمووی کۆمەڵگاکان پێناسەیەکی سەریعی بۆ بکەین نەخۆش شەکرە نەخۆش شەکرە نەخۆشیەکە هۆکارەکەی ئەوەیە ڕێژەی شەکر لەناو خوێنی ئەو کەسە زیادەکە سەبەبەکەشی هۆکاری ئەو بۆ لەبەرچی شەکر زیادەکە لەناو خوێنی ئەو کەسە لەبەرەوەی کەمبوونەوەی ڕێژەی هۆرمۆنی ئینسۆلین لەناو خێنیدا یان نەمانی هۆرمۆنی ئینسۆلین ئەکاتە تووشی نەخۆش شەکرە بەگشتی دوو نەوعمان هەیە بەس بەعزێکشیان لێن سێنەوە نەوعی یەکەم تووشی مناڵە بن بە زیاترین ڕێژەیە تقریبان بەس خۆشبەختانە زۆر کەماوە 5% لە 100 بەس ئەو نەوعەیە ئەوە لێرە مادەی ئینسۆلین هەر نامێنێن ناوجەستەی ئەو کەسە خاستن منداڵ تووشە بن وتمان ئەوەش ڕاستی نەوعی کەمە ترسناکە نەوعی دووەم ئەوەی تقریبان لە بینی 90 بۆ 95% ئەوانە گەورەکان تووشە بن لەسەرەوەی 18 بۆ 20 ساڵ تووشە بن بەعامەتەن بەگشتی ئەوانە ڕێژەی ئینسۆلین کەمە بێتەوە ناوجەستیان بەس تاو نابێ و بەعزە کەسێک شەیە وەک بڵین ئەوانەی تایبەتە بە ئافرەتان کاتی دووجیانی کاتی حەملیان تووشە بێ ئەوە ڕێژەی شەکرە بەس دەبێتەوە ناوجەستیان و احتیمال چێ دوای ئەوەی منداڵیان ئەبێ ڕەنگە چاک ببنەوە یا تووشی نەخۆش شەکرا بن. باش دکتۆرەمە هۆکارەکانی و توش بوون و بەزەتوای ئەی بۆ ماوەی بەگشتی ئەو کەسەی تووشی نەخۆش شەکرە بێ بۆ ماوەیە کەم حالات هەیە ئێمە بینیمان کاتی نەخۆش داخلی عینایە مڕەکەزا ئەبێ کاتی چاودێری داخلی چاودێری چڕە بێ لەبەر چەند هۆکارێکی سترێس لە ناو جەستەی ئەو کەسە تووشی بەرزبوونەوەی ڕێژەی شەکرە بێ ئەو کورت خایەنە بەس بۆ ماوەیەک زۆربەی زۆری بێ بۆ ینی لەگەڵ ژیانی ئەمێنی باشە دکتۆر ئەو کەسین و توش دەبن وەکو تەمان ئەنی گەلەکەنە دەبێژن ئەم گەنجن گەلێک شاکرێ دەخوان گەلێک پەقڵاو ئەس بۆ گەلێک پەقڵەوە دەخۆم جا گەلێک دەبێژن هەر گەنج بیتن تووشیش نەخۆشین شاکری و نەخۆشین دنەوە بن ئەبەر ڕاستە ینی چتەمانێن دیاریگیری هەنێک و کەسێک تووشی نەخۆش شاکرێت ببیتن بەڵێ ئەوەی باسم کرد نەخۆشی شەکرەی نەوعی یەکەم تایبەتی یەکەم ئەوانە بڵێ احتیمال علاقەی نییە بە خواردنی پەقڵاوە ئەوانە علاقەی هەیە بە دێتە سەر و دنیا ینی احتیمالی دوای چەند مانگێک یا چەند ساڵێک بە منداڵی تووشی نەخۆش شەکرە بێ و علاقەی نییە بە خواردن بەس نەوعەکەی دووەم ئەگەر من بە عمری گەنجیەوە پەقڵاوە زۆر بخۆم و خواردنێکی ناتەندروست بخۆم ئەگەری وایە کاتی گەورە بم تووشی نەخۆش شەکرە بوو. باشە دکتۆر جۆری یەکەمیان یان جۆری دووەمیان خەتەرترە کە ئینسان توش بێ هەردوو جۆرەکان ئێمە زۆر خەڵک ڕاستی بە هەڵا وازانێت تووشی نەخۆش شەکرە بێ یان دێنە لای ئێمە لێ دکتۆر من نەخۆش شەکرەم هەیە جیرانەکەم بە کەیفی خۆی ئەو شەکرەی هەیە پەقڵاوە ئەخوات و
خواردنێ بە کەیف خۆی پاقلاوەیە چییە لە هەشتنی باوەکی گشتی لە نایخۆم خۆی بەس پاقلاوە نییە بەداخەوت چەند جۆرە خواردین تر هەیە و حاڵی پاقلاوەیە بەس ئێمە پێی نازانین ئەزانین جەنابەت مثلەن نان خواردن خاصن ئاردی سپی ڕەنگە خراپی هەبێ بەقدر خراپی پاقلاوە لەسەر جەستەی ئەو کەسەی تووشی شەکرە بووە دکتۆر ئەدی برنج گەلێک باسی برنجێتکەن برنج گەلێک تەسیری شەکر چەند جۆرەیەکی ئێمە هەمومان زۆربەی نەخۆشەکانمانشکەوە پێنم نەخۆش شەکرت هەیە ئەلەی وەڵای دکتۆرۆ 5 ساڵە شەکرم نەکردوتە ناوچای یا پاقلاوام نەخواردووە بەسکەوە بۆی باسەکەی ئەلەی چەند جۆرێکی تر شەکر هەیە تۆ پێی نازانی ئەمە شەکرە کاربۆهایدراتە بەڵام شەکرە شت وەرزەکاتەوە بەڵام پێی نازان یەک لەوانە برنجە مەسەنەن شەکر خواردن ئەوە باسمان کرد ئاردی سپی یا ئارد بەعامەتەن ئەوەی لە گەنم هاتوێ بەگشتی مەسەنەن شیر خواردنەوە بە شێوازێکی زۆر هەرسی چەند شتێکی باشە هەنگوێن ینی هەنگوێن زۆر شتێکی باشە و زۆرش لەناو قورئانش باسیەکەوە و ئەلێن شتێکی زۆر باشە بەڵام ئەمانە بەڵام ئەم ئەسلیەکەش ڕێژەی شەکر زۆر بەرزەکاتەوە لەو کەسەی تووشی شەکرە بووە دەبێت ئاگایان لەم خواردنانە بێ نانم نەیخوا میوەی شیرین چەند میوەیەکێن مەسەنەن زۆر شیرین وەکو هەنجیرە خورمایە ترەیە مۆزیگەیی ئەم خواردنانە ڕێژەی شەکر بەرزەکەنەوە ناو کەسەی تووشی نەخۆش شەکرە بووە ئەمانش خۆش شەکر نین ینی زۆر کەس وازانی تەنها شەکر بەرزەکاتەوە نەخێر ئەم خواردنانەش شەکر بەرزەکاتەوە بە تایبەتی ئەگەر هەمومان پێکەوە بخۆین مەسەنەن شەربەتی میوە ئەوەی میوەی بەبێ شەکر مەسەن شەربەتی هەنارە مۆزە پرتوقاڵە ئەوانە هەمووی ڕێژەی شەکر بەرزەکەنەوە و کاریگەری باش نییە لەسەر جستەی و کەسی دکتۆر وەڵایەر چیشتە قەدەغە و کرێت نالێم قەدەغا من ئەفۆن بادەیەک تێبگەین کە قەدەغە نییە بەڵام دەبێ ئەو شتانەکەەوە خواردمان حسابی بۆ بکەین ئەوانە شەکرن نابێ زۆری لێ بخۆین نابێ هەوڵ دەین زۆر لەو خواردانە بخۆین چکە ئەوانە تا ڕادەیەک ئەگەر بیخۆین ئەبێتە هۆکاری یعنی بەرزبوونەوەی ڕێزەی شەکر ڕەنگە ئەو کەسە شەکرشی نەبێ تووشی نەخۆش شەکرە بێ بۆ خواردن یعنی بیخۆن بەس بە کەمی ئەفو بە کەمی مەسەلەن من دائیمەن بە ئەوەکان نەخۆشەکانم هەوڵ ینی شەربەت خاصەتەن شەربەتی میوە هەوڵ دەین کەم بیخۆینەوە چکە کاتی میوەکەت گوشی و ئاوەکەی دەرکردوکتە شەربەت هیچ قیمەتی ئەوەی تیانەما وەکو ئەوی سوادەی هەبێ بۆ کەس ئەوەی مادەکان تەنها شەکر و تامەکەت دەرکردنە ناوی داتە ئەو کەسە بەڵام قیمەتی غیزایی وەکو ئەلیافی پێلێن و ڤیتامینات وانە زۆربەی نایە بۆ کەسەکە و تووشی شەکرا بچکە یەک کەس ئەتوان یەک دانە پرتوقال بخوا مەسەلەن بەڵام کردە شەربەت ڕەنگە 3-4 پرتوقالی بۆ بکوشی بیکەیتە شەربەت ئەمانش هەموو شەکرەکەشی نەوعێکی معقەدەن یعنی ناو جەستا ئەمێنێت و جاروایە بێتە هۆکاری چەورینە ناو جەرگێ ئەو کەسەی تووشی ئەوانە زۆر بخوا باشە دکتۆر ئەم دێت چۆزانانی کەم تووشی نەخۆشە شەکریان سوکەریە بووین نیشانەی نوێت چنە باوەکی گشتی بڵێ نەخۆش شەکرا ئەگەر ئێمە ڕۆشتین خەڵکێکمان هێنا 100 کەسمان هێنا ئەوها وەکو بڵێن هەرەمەکی عشوائیەن هێنامان لە شوێنێک و خڕیانمان کردەوە ئەبینین سێرەکەین 12% ئێستا لە عێراق بەعامەتەن و با بڵێن لە کوردستانش 12% لە 100 کەس تووشی شەکرە هەیە ئێستا لە کۆمەڵگەی ئێمە 12% تووشی شەکرە هەیە ئەگەر لەوش 12 لێمان پرسی تەنها 50% ینی 6 کەس پێتە لێ من دکتۆر نیشانەی شەکرەمە ئێستا باسیەکەم شەشیانیش نیشانەیان نییە نازانێت شەکرە هەیە دیارە دێتە ناو نەخۆشخانە سوتفەتەن فەحسی شەکرەیەکەی ئەلەی تو نەخۆش شەکرەت هەیە و بۆیە بێتەن فاجەیەکی گەورە بەڵام ئەو 50% یان ئەو 6 کەسەی ئەوەی پێتە لێ نیشانەمە نیشانەکانیان بەگشتی ئەو نەخۆشە زۆر هەڵەسێ شەوان لە خەو ئەفوان ئەڕواتە توالێت زۆر میزەکە بانیان و شەوانی زۆر تیوێنیە بێت زۆر حەزی لێ ئاو بخواتەوە ئەبینێ پێش چاوی جاروایە بێتە تەم چێشی دەست پێەکە دا ئابەزێ بێتاقەتە بێ مشکلەی قۆڵۆنشێ بێ و ئەگەر ئاگاشی لە خۆی نەبوو دوای فترەیەکی تر ڕەنگە بێتە هۆکاری سڕبوونی پێیەکانی و برینی تاخیر چاکە بێتەوە و ئاوسپی لە چاوی چێشەکانی بۆ نەخۆشی دڵ و جەستە زیاد دکتۆر بەریەک و شاکر پسەرەخوا بکە ینی هەر کەسێک و گەلێک ئەوێ بەخوات گەلە تونی ببیتن ینی بە نیشان هەندێکێک و تووشی شەکرە بووە بەڵێ دەبێ ئەو کەسانی زۆر ئاو بخۆن بە تایبەتی مەسیستە وەرزی زستانە بەشەر زۆر تێنی نابێ وەکو هاوین نییە گەرما بێ ئاو زۆر بخواتەوە زۆرش ئەفۆن بڕاتە توالێت زۆر میز بکە دەبێنە ناو فکری خۆماندانین ئەوە نەخۆش شەکرەیە بە تایبەتی شەوان ئەوەی لە خەو هەڵەسێ ناو خەو هەڵەسێ زیاتر لە جارێک تووشی میزکردن بێ بە ڕێژەیەکی زۆرش ئەوە دەبێ فاسی شەکری بۆ بکەین بەڵێ ئەو زۆر مهمە ئەوە دکتۆر ڕێنماییە
کەسێک ئەگەر بە بەردەوامی تینوێ بێ ئاوەخواتەوە یاخود تۆ لە شەو ڕۆژێکە زۆرترین کات ئەچێتە توالێت ئاگادار بە ئەمە نیشانەی شەکرەیە تۆ پێویستە سەردانی دکتۆری پسپۆرت بکەیت. ئەجا دکتۆر با بچمە سەر پرسیارێکتر. هەندێک کەسەیە کە تووشی نەخۆشی شەکرا بێ پێویستەکە بۆ نمونە دەستی قاچی پەنجەی بەشێک لە ئەندامی جستەی ببڕێتەوە. ئەوە چ کاتێک ئاگاتەوە حاڵەتە؟ بەڵێ ئۆکۆ باسمان کرد مەسەن دوو کەسن یە کەسیان دێتە لای منای دکتۆر من نەخۆش شەکرم ئاگام لە خۆمەی جیرانەکەم هیچ ئاگای لە خۆی نییە و پەقڵاوە ئەخوات و شیرنی ئەخواتەوە لە کێشەم نییە. ئەلێم ئیستەلە و برادرت لەو جیرانت مەپرسە ئەوەی خواردن بە کەیفی خۆیخەوە دوای 10 ساڵ بۆ 15 ساڵی تر بزانە وەزعی چۆنە چکە نەخۆشی شەکرا وەکو بابلین وەکو کرمێکە جستەی ئەو کەسا ئەخوا ئەوەی تووشی شەکرە بووە. ئەگەر من تووشی شەکرە بووم عینەن دەقە تووشی ئەو نیشانانە نابم ئەوانی باسمان کرد قاچبڕین وانە نەخێت دوای 10 بۆ 15 ساڵ ئەگەر ڕێژەی شەکرم بەرز بوونە ناو جەستەم و کۆنتترۆلی شەکرەی خۆم نەکرد لە دوای 10 ساڵ دەست پێەکە بنی پێەکانم یان پەنجەکانی پێم سڕە بن کەوا سڕ بوون جار شوایە شەکرە بەگشتی خۆی لە دەماری گسکە و دەماری گەورەی خێنەدا دەمارەکانش ئەگرێت دەماری گسکەی خێن ئەگرێ کەوا من تووشی سڕبوونی پێیەکانم بوو خێنش بەباشی نەگەشتە پەنجەی پێم ئەگەر هەستشم وام لێ هەستم بە پێم و بە ئازاری پێم کەمە بێ جار وایە نەخۆشەکانی شەکرە ئەوانەی هیانە نەخۆش شەکران دێنە ئێمە لە دکتۆر ئێمە پێڵاو لە پێەکەین یا عفوەن نەعل لە پێەکەین دەرەچێت لە پێمان هەست پێ ناکەین ئەو کەسانە ڕەنگە بڕوا بەڕێ تووشی برینداری بوونی پێیەکانیە بێ هەرچی بە بزمانە بەشی شتێکە بریندارە بێ بە پێڵاوەکەی خۆی ڕەنگە پەنجەی پێ بریندار بێ بەڵام هیچ هەستی نییە بەو ئازارە وای لەیەکە برینەکە زیادەکە ڕژەی شەکریش بەرزەنە ناوخێنی ئەو میکرۆبی دێتە ناو جستەی سێرەکە شکر باشە بۆ خواردنی ئەو میکرۆبە ئەبێت التیهاب بوونی و التیهابێک زۆری پێی ئەبێتە هۆکاری لە نەتیجە ڕۆژێک سێرەکە پێی ڕەش بووە یان بۆنێکی ناخۆشی دەدێ وەکو بڵێن بۆگەنی بووە مەجبورە بێ دەبێ بڕە عملیاتی بۆ بکە و پێی بپڕێتەوە یان تاڕادەیەک ینی پێیەتی دەستێتی دکتۆر ئەس دمای پرسیارێ بکەم چارەسەرە نەخۆشە شەکرێت چاوی نەخۆشیە چارەسەری هەیە یان هەد ئەگەر تو تۆژوی تەمام وڵای خۆی باشتێکە خۆمان پارێزین لێی دوای چارەسەرکردن بەڵام چارەسەرکردن بەگشتی جۆری یەکەم تەنها بە ئینسۆلینە غەیری هۆرمۆنی ئینسۆلین دەرزی ئینسۆلین نەبێت چاک نابێتەوە ئەوانە بۆ مناڵەکانە جۆری دووەم خۆشبەختانە هەموو ڕۆژێک عیلاجێکی تازەی بۆ دەرەچێ بە حەبوو بە عیلاج بە حەب ئەتوانین کۆنتترۆلیکەین بەڵام ئەو جۆرانە جۆری دووەم جار وایە ئەوش ئەڕواتە عیلاجبوونی ئینسۆلین بەڵام بەگشتی جۆری دووەمستە بە حەبوو بە عیلاج کۆنتترۆلە بێ بەڵام عیلاجکردنی نەخۆش شەکرە دوو ئەوەیە من دایمە بە نەخۆشەکانە لێم بەیەک دەست چەپڵە لێ نادرێ ئەگەر من عیلاجت بۆ بنووسم تو ئاگات لە خۆت نەبوو خواردنێکی بەکەیف خۆت خوارد شەکرەکەت بەرزە بێتەوە ئەبێتە مشکلە بۆ جەستت بەڵام ئەگەر من عیلاجتم بۆ نووسی و ئاگاشت لە خۆت بوو پێکەوە ئەبێتە هۆکاری کۆنتترۆلکردنی شەکرە و ڕەنگە ئەو مشکلانێ ئەو کۆمپلیکیشنانی تووشی نەخۆش شەکرا بن تاخیر تووشی بن دکتۆر علی بەرزنجی زۆر بەخێر بێ گەلێک بخێرات دکتۆر بۆ ڕێنماییەکانت بەڵێ شاکر ئەمێ بچنە پاکستانێ لێ دێ کەسەکەیە چونکی بە ترامپی دچتن دەمو چاوێوی گەلێک مەشهور بووە بە ترامپی پاکستان هاتیان پاکستانی و ترامپ و پاکستانی بجا گەرم بەسی وەیەکێ بکەن ئەو کەسە ڕۆژانە دیگەل گورانی گوتنێ ستان بێژینێ خواردن و شیرینی ئاژت فرۆشیتە سەلیم باجای تەمەنەوی 53 ساڵن خەلکێ باژارێ لە هوارە لە هەرێما پانجاب یا پاکستانێ ئەو ڕۆژانە لەسەر جادەیەنوی باژاری شیرینی و خواردنان سەر عەرەبانان دەفرۆشتن و بووی ئەوایی ژی بژێوە ژیانەخوا دابین دیکەتن ئەو چەندێ کو سەلیم ناوبان کردی ناوا تۆڕین جواکی و ناوا خەلکێ دە باوایەکی گشتی لێکچوو ناویە دیگەل دۆناڵد ترامپ سەرۆکێنی ئەمریکای ئەو ڕۆژانە خەلکێکی زۆر دێتە جەموی وێنەوان دیگەلگرن ئەوش هیچ خۆتێک نادەتن وێنە و سێلفیا دیگەلگریتن وجا شاکر وێنە و ڤیدیۆین سەلیم باواکی گەلک بەربەڵا دوناوا تۆڕین جواکی دە بەڵاو بووینە و ترامپی پاکستانی هاتیانی یاسی و خەلک دەبێژیتن پێویەک و ترامپ سەرۆکێنی ئەمریکای ڕۆژێکی ڕۆژان بانکێشتی کوشکاسپی دیکەتون تاوقەیەکیش گەل بکەت وڵی کاکەمەتین من پێم وانێ دۆناڵد ترامپ شتی وا بکە ئەبخۆ گەلە کەسێن هەیەک و
بترامپی کوڕویش کەسابەتەکەی لەوەیە لەو ئەگەر وێنەگرتن و لەو ناوبانگ بۆ بەلکی وەکی ترامپی خەلکیش نەچوانێکی و تش لێ نەکڕێبە ڕاستە بەڵە بەڕێزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەیانی 24 ئەمڕۆ خواتان لەگەڵ بێ و شاد و دڵخۆش بن خاتراوە و شادومان بن